سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت لە چوارچێوەی پرۆسەی سەرژمێری گشتی لە عێراق و کوردستان بە تایبەتی ئەم ڕۆژ لە قەزای چەمسماڵ پرۆسەکە بەردەوامە و تەواوی ئامادەکاریەکان کراون و پرۆسەکە و هێزە ئەمنیەکان لە ئامادەباشیدان و بازار و جادە کۆڵانەکان هەمووی چۆڵن و هاوڵاتیان پابندن بە بڕیاری قەدەغی هاتوچۆوە و ئەم شەو بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان لە قەزای چەمسەماڵ هێزە ئەمنیەکان کاتژمێر 11 تەواوی ڕێگەوبانەکانی هاتوچۆکردنیان قەدەغە کرد لە هاوڵاتیان بە مەبەستی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان لەبەرەوەی زۆربەی گەڕەکانی چەمسەماڵ هاوڵاتیان چوونەتەوە بۆ کەرکووک بۆ سەرژمێری و پرۆسەی سەرژمێری لە قەزای چەمسەماڵ تا ئێستا بەردەوامەوە من بۆ زانیاری زیاتر لەسەر پرۆسەکە و بۆ چەند زانیارێک کاگڕێباز وەرەگرن بەڕێوەبەری ئاماری چەمچەماڵ کاگڕێباز سڵاوە لێ بێم کاتت باش ئەگەر باسێکی ئەم سەرژمێرێمان بۆ بکەیوە پێش سەرژمێرەکەش ژماری دانیشتوانی چەمچەماڵ ئێستا چەندە؟ ژماری دانیشتوان ئێستا 200,000 نفوسە. سنووری چەمچەماڵ سنوورێکی فراوانە، تقریبان گەورەترین قەزا لەسەر ئاستی پارێزگای سلێمانی 6 ناحیە و ناوەندی هەیە. ناوەندی قەزای چەمچەماڵ تقریبان 80,000 نفوسی تایە. دیارە چەمچەماڵ بۆ سەرژمێری گشتی عێراق کوردستان خۆی ئامادە کردووە و تیمەکانمان ئێستاکە تەواوی تیمەکانمان لەناو شارە گەڕێن. ئەم 17 و 18 و 19 مانگ نفوس شتەکانیان وەرگردووە، هەویان وەرگردووە، سەردانی ماڵەکەیان کردووە. ئێستا تەنها بۆ چێکردنەوەی بۆ بزانێت چەندێک کەس زیادی کردووە لە پێشی ئەم چەند ڕۆژێ یان چەند کەس وفاتی کردویان بزان ئەو ئیشێکەوە ئێمە کردومان تا چەند ڕاستە یان ئەو ماڵانی کەوا تەواوەتی نەنووسراونیان نابنووسێنەوە تەنها بۆ چێکردنەوە. ژمارەی ئەو هاوڵاتیانی کە ڕوان لە شاری کەرکووک کردو بۆ سەرژمێری بەپێیدا تا بەنزیکەی چەندێکە کە لە شاری چەمسەماڵ ڕۆشتوو؟ وەڵاهی بەپێی خەڵات چکە لە 57یان کەرکووکە زۆربەیان ئەتوانم بڵێم ئەوانەی کەوا فۆرمیشیان چەمچەماڵە چونکم بە 57 بێت تاکو و دەربەنی تەکیە ئایدی کەرکووک بووە لە 57 ئەتوانم بڵێم 160 خەڵک گەڕاوەتەوە. پرۆسەکە چۆنە؟ هیچ کێشە و گرفتێکرامە دروست بوو ئێوە لە پرۆسەکە؟ پرۆسە ئەلکترۆنی تاوان دایمە کێشەی هەیە، بەس ئەلحەمدوللا خەڵکی زیرەک خەڵکی بەتوانە لەم بوارەیە هەیە. ئێمە لە پارێزگای لە قەزای چەمچەماڵ کە سەر بە پارێزگای سلێمانیە مدیری ئاماری بەرەبراتی ئاماری سلێمانی تەواو هاوکارمانە لە هەموو ئالیەتی تابلێت بە دابستکردنی بەحسەکانی سەر ئێمە حالیەن 433 باحث لەناو قەزاکەیە بڵاو بۆتەوە، زایدەن 350 معاون سەرپەرشتیان دەکات. مشرفی هەر قەزا و ناحیەک مشرفیەیە، هەر مشرفێکیش مشرفی ئامی هەیە. بەدەمەچوونی هاوڵاتیان چۆنە؟ ئایا هاوڵاتیان هاوکارتان لە پرۆسێ؟ نەک هاوڵاتیان نەک هاوکارمان بگرە خۆیان دێن بۆ فەرمانگەی ئاماری چەمچەماڵ ئەوەی ناوی نەنووسرابێ هۆڵە بۆی ناوی بنووسرێت دابەشەکەیان لە فڵان ماڵ بڕۆ ناو خۆت بنووسە ناو تۆماک لە ماڵی خۆتە. بەڵێ ئەو دوو ڕۆژێک کە دانراوە پێت وایە بەشەکە و ئایا ئیشەکانی ئەوە تا ئێستا چەندێکی ڕۆژتووە؟ ئیشەکانی ئێمە 95 ڕۆژتە بوو هەتا ئەم شەو 105 مابوو، چەندێکمان هەبوو کێشەی ویزەر و پاسۆر دێبوو، ئەویش بنگرد و مۆفەر بوو. خۆشبەختانە چارەسەر کراوە و تیمەکانمان لە بنگرد و مۆفەر دەگەڕێن. دوای ئەم دوو ڕۆژە ئیشوکاری سەرژمێری هەردەمێنێ دوای 7 ڕۆژ یا 10 ڕۆژی تر چی ئەمێنێکە بکرێت؟ بەڵێ ئێمە جاری ئەم تیمەی کەوا ئستا گەڕێ بۆ ئەوەی کەوا مەسەن بۆ نمونە ئەندامان سابتکەین. دوای 75 پرسیار ماوە لە خێزانەکە 6 ڕۆژ دەورەمان ماوە بۆ ئەم بەحسانە ئەیکەینەوە. دوایەوە 70 پرسیارەکە لە یەکی 12ەوە تاکو 24 12 ئەو 70 پرسیارە لە ماڵەکەکەنەوە. ئەو 70 پرسیارە کە سەردانی ماڵەکەکەن دیسان پێویستەکە قەدەقیات چۆ ڕابگەنریان ئەمە تەنها سەرۆکی خێزانەکە لە ماڵ کافیە بۆ؟ نەخێر تەنها سەرۆکی خێزان یاخود ئەندامێک لە خێزانەکە. بەڵێ کاک ڕێباز زۆر سپاس دەکەین، سپاس بۆ زانیارەکانت. ئەوەی لەگەڵ ما بوو کاک ڕێباز بەڕێوەبەری ئاماری قەزای چەمچەماڵ بوو و ئەمەی کە باسمان کرد پرۆسەی سەرژمێری بوو لە قەزای چەمچەماڵ و پرۆسەکە بەردەوامە و وەکو پێشتر ئاماژەم پێکرد سەرجەم بازار و کۆڵانەکان چۆڵن و هاوڵاتیان هاوکارن و پابندن بە پرۆسەی سەرژمێریەوە
ئەمە تەواوی زانیارەکان بوو لە قەزای چەمسەماڵ من دێم بۆ لایەوە.